بوومەلەرزە و پاشەلەرزەی دووشەممە کە ڕووی لاپارچەکانی دیکەی کوردستان کرد، کاریگەریەکی کەمی لەسەر هەرێمی کوردستانیش دروست کرد. بەم کاریگەریەکەمە ئاست و کوالێتی دروستکردنی بەشێک لە شوقە و باڵەخانەکانی دەرخست. مامۆستایانی زانکۆ پێیان وایە لە ڕابردوودا هیچ چاودێریەکی جددی لەسەر کوالێتی و شێوازی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون نەبووە. بیناوە دروست دەکرێت لێرە تاوەری بەرز بڵند دەکرێت 20 قات بڵند دەکرێت بێ ئەوەی ئەندازیارێک سەرپەرشتی لەسەر بکە. یعنی مەحاڵەتی وامان بۆ هاتووە سەقفەکە لە بیناکە ڕووخاوە کەوکو ڕاوێژکار بۆی گرفتەکە حەلکەین. تەماشامان کردووە لە جێی کانتلیڤەرەکە شیشەکە لە بری ئەوەی لەسەرەوە دامرێت لە خوارەوە دانراوە. بەڕاستی سەرپەرشتیکردنی ئەندازیار دەبێت نەوەکو تەنها لە کاری دروستکردن بێت، دەبێت لەسەر کوواڵەتی ماوەدەکانش بێت. بۆیە ئێمە لێرە شتەکان بەڕاستی زۆر عەشوایی دەڕۆن، زۆر کۆپین ینی ڕێژەی بۆ نمونە ئێمە کۆنکریت بەکاردێنین هەر 1 2 بۆ 4 یان 1 بۆ 3 بۆ 6 دەبێت تەماشای وڵاتانی دیکە بکەین کە ڕاستی نسبەی باشتر لەوە بەکارهێنن بۆ کۆنتڕۆڵکردنی کوواڵەتی ماوەدەکان. زیانی سادە یان زیانی کە سووک بە بیناکان دەگەینیتن لە دروستبوونی درز لە هەندێک لە فینیشین کە دروست دەبیتن، بەڵام ڕاستیەکەی هەر بینایەک زەرەری ئەگەر سوچیشی ببەر کەوتبیت پێویستە هەڵسەنگاندنی لە بۆ بکرێت. یعنی دوای بوومەلەرزەکە ئایا ئەو زەرەرە شتێکی سادەیە و دەکرێت ژیان لە ناوی، یان پێویستی بە بەهێزکردن هەیە، پێویستی بە چارەسەر هەیە، یان جاری وا هەیە گەر بینایەکە زەرەری گەورەی بەرکەوتبیت با بڵێن ئەمە لە ڕووی ئەندازەی دەڵێن ئەوە ئەسڵەن تووشی فەیلەر بووە بەڵام بەر نەبوویتەوە. وێنەی بەشێک لە پرۆژەکان و یەکەکانی نیشتەجێبوونە کە کاریگەری بوومەلەرزەکەی بە ئاشکرا پێوە دیارە. بەوتەی شارەزایەکی خانوبەرە ئەو شوقانەی کە بۆ بەرژەوەندی مادی دروستکراون دەبێت هەر بەو پارەیە تێک بدرێنەوە تا لە داهاتوودا کارەساتی مرۆیی لێ نەکەوێتەوە. ئەو پرۆژانەی کە هەیە پایلێکی باشی دەبێت لێ بدێ. پایل ئەوەیە کە دەدێتە ئەم کۆنکرێت و ئەم شیشەی کە دەدێتە ژێر زەوی بۆی باڵەخانەکە بەڕاگراوی ڕای برێتن، وەروها بە ئەندازیارش وا دروستکرێت. هەر کێشەکە لەوە نییە پایل و ئەوەکەی تەواو بێت. کێشەکە لێرە کوالەتی چیمەنتۆکانمان باش نییە، کوالەتی شیش باش نییە، کۆمەڵک ئەو گرفتانە هەیە کە لە داهاتوودا ڕوبەڕوومان دەبێتەوە. بۆیە پێویستی بەوەیە کە لیژنەیەکی ئەندازیاری دروست بکرێتن لە سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستانەوە دووبارە پێداچوونەوە بەسەرجەم پرۆژەکان بکرێت. بەشێک لە پرۆژەکان وەستاو بوون، شیشەکانی ژەنگایی بووە. 2000 تو ئەم کۆنکریتە لەسەر دەکەیت ئەوەی کە من جێم لەبەر لە ئەندازیار بەڕێزەکان ئەم بابەتە سەرکەوتوو نابێت. هەرێمی کوردستان سنووری جوگرافی نزیکە لەو ناوچانەی کەوتونەتە سەرهێڵی ناجێگیری بوومەلەرزە. بۆیە شارەزانی بوومەلەرزەزانی با پێویستی دەزانن حکوومەت چاودێریەکی باشی یەکەکانی نیشتەجێبوون بە تایبەت تاوەر و پرۆژەکانی دروستکردنی باڵەخانە و شوقە بەرزەکان بێت، تاکو لە هەر ڕووداوێکی سروشتی نەخوازراوی نێوەخۆیی و وڵاتانی دەوروبەر ڕوو بدات گیانی هاوڵاتیان و دانیشتوانی باڵەخانەکان پارێزراو بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.